خەباتی چەکداریمان دەست پێ کرد لە ساڵانی هەشتاکان تا ڕاپەڕین دژ بە ڕژەمی بەعس. ئێمە یەکێک لە ئامانجەکانمان ئەوە بوو کە میلەتی کورد ڕزگار بێ و لەو کاتۆ ئێمە لە پێڕەوی خۆمان دانووسیمانە کە کوردی ژۆک و باقی گەلانی تر مافی ئەوە هەیە کە دەوڵەتێکی سەربەخۆی خۆی هەبێ و خاوەنی کیانی ڕاستەقینی خۆی بێ و لە وڵاتی خۆی ئازاد بێ و ئازا بێ. ساڵی 2014 لە 9 چواری 2014 ئێمە نەخشە ڕێگایەکمان ڕاگەیاند بۆ دەوڵەتی کوردی مافی خۆمانە ئێستا بگەڕێنەوە کە خاوەنی کیانی ڕاستەقینی خۆمان بین. بەڵام لێرەدا بۆ ئەمڕۆمان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڵێ بێگومان لەگەڵ ڕیفرەندۆمین، لەگەڵ گشتپرسین و لەگەڵ دەوڵەتی سەربەخۆی خۆشمانین. یعنی نەک هەر ئێمە دەنگ بە ڕیفرەندۆم دەدەین، دەنگ بە سەربەخۆیی دەین. ئێمە نەک دەنگ، ئێمە ئامادەیمان هەر ڕوحیشی پێ بدەین. بەڵام ئێمە دەڵێن پێویستە یەکەم لە ڕێگەی دامەزراوە شەرعیەکانی خۆ بێ کە پەرلەمانە فەرمو بە ئەم پەرلەمانە کارا بکرێتەوە. و پاشان ئێمە هەوڵ دەدەین وەکو حکوومەتی هەرێمی کوردستانی پاش ئەوەی کە تەبایەکی باش دروست دەکەین ئێمە بین چاوێک بە ژیان و گوزارانی ئەم خەڵکی خۆمان دابژێڕینەوە.